بەنای خی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم خۆشحاڵ و ئاسوودەین کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوەی یاریگا دێمەوە خزمەت هیوادارین تا دوا سەرنجی بەرنامەکە لەگەڵمان بن. ئەزیزانم دیارە ئەم هەفتەیە یەکێک لە هەستیارترین قۆناغەکانی چامپیۆنز لیگ یاریەکانی بەڕێوە چێکە یاریەکانی قۆناغی چارەکی کۆتایی یاریەکانی چوونە لە هەفتەیەکە یانی بەشتۆنە دوو جار ڕوبەڕووی تیپێکە بێتەوە کە ئەم وەرزە لە دە ڕۆژە سێ جار بێگومان یعنی یاریگەڕانەوەش ڕوبەڕوویانی ئەتلتیکۆی دەبێتەوە هاوکات ئارسنال لەگەڵ لیشبوونە یاریەکە ریال مەدرید لە ئەچێکی قورسدا ڕوبەڕوویانەی بایرن مونخ بێتەوە و پاریس سان ژەرمان و لیڤەرپوڵێکی تر لەم یاریە خۆشانەیەم قۆناغە ئەنجامێن لەگەڵ هاوڕێیان و برایانم محەممەد ئیبراهیم پێشەنگ غەفور لەگەڵتانە بین. محەممەدیان دەنگ و باسە چۆنە؟ باش شکر ئەمڕۆ جەوی سەیران نەبووە بزانم تۆ باران من لە زۆر خۆشەکە زۆر باشە. محەممەد سبەینێ لە خول یەکێک لە یاریە بەهێزەکان ڕوبەڕووبوونەوەی هەردوویانەی بەرشلۆنە و ئەتلتیکۆ مەدریدە و لە هەمان کاتە شەوی چوارشەمەش بە هەمان شێوە جارێکی تر ئەم دوو تیپە ڕوبەڕوو یەکترە بنەوە. سەبارەت بە دۆخی یانی بەرشلۆنە دوای ئەو پێکانەی کە دووچاری بۆ بەتایبەتیش پێکانی ڕافینیا کە من پێم وایە گورزێکی خراپە بۆ پێکاتەکەی هانزیلیک هەرچەندە ئەمڕۆ لە دوێنێکیان باز دەوا کە ئاڵێ ڕاستە شتێکی زۆر ناخۆشە بەڵام یاریزانی جێگرەوەی باشمان هەیە. جێگرەوەی باش هەیە بۆ ڕافینیا. ئایا ڕاشفۆرد جێگرەوەیشی باشە؟ تۆ بڵێ هیچ جێگرەوەیەکی بانیەوە کەس لێ بخێنێەوە و ڕافیناکە لێشی حەزە هەموو کەسێ لە جێگرەوەیکی باشمان بەناوی خوا. تاوان گۆرانگیان ئێستێمە گەیشتوونەتە حاڵەتێک کە تەواو یعنی ئەم دە ڕۆژەی تر کە ئەمڕۆکەی ترە لەن مانگی چوارە ئیتر تا کۆتایی هیچ شتێک گرنگ نییە، نە ئاز گرنگە نە سلوک گرنگە هیچ شتێک گرنگ نامێنێ. ئەوەی کە گرنگە تەنها ئەوەیە کۆتایی یارەکە کە داوە فیکەی کۆتایەکەی لە تۆ تی پێبی سێ خاڵەکە دێنابێ یا تی پێپی براوبی یا تی پێبی سەرکەوتوبی. ئێستا هیچ شتێک گرنگی نەما لەبەر ئیشوکاری ڕانەر هەمووی کۆتایی هاتووە شێوازی تاکتیکی و شێوازی هیچ کەسێک ناتوانێت ئێستا بداکە. ئەوەی کە ئەکرێ ئێستا ڕۆڵی ڕانەر کۆتایی هاتووە. ڕاهێنەر دەتوانێت لە بۆ نمونە حاڵەتێکی ناخوازرا و ڕای لە ڕووی گۆڕانکاری و لەمای ڕۆڵە جێڕێ بەڵام موکی تر ئێستا ڕۆڵی یاریزانە. هەموو ئەو بەرهەمەی ڕانەر کۆی کردوتەوە و پلانانەی کە دەمانگە ئەم تیپە بناغی لەسەر هەڵناوە ئێستا یاریزانەکان سەرکردایەتی ئەم تیپاکەن یعنی سیمیۆنی زۆر جوان قسەی کردوتی ڕۆڵی ڕاهێنەر نییە لە سەرکەوتنەکانە بەڵکو ڕۆڵی یاریزانەکانە. ئەم قسەیە زۆر ڕاستیە بۆ هەموو تیپەکان. ئێستا بارودۆخەکە بەم جۆرەی لاتوە. سەبارەت بە بەرشەلۆنە و ئەتلتیکۆ مەدرید من پێم وایە دۆخێکی جیاوازە لە هەردوو پاڵەوانێتەکە و ئاستەنجیکی زۆر قورس ڕوبەڕووی بەرشلۆنە بۆ تۆ. ئەو کاتێک کە کۆتایی هات کە قۆناغی هێش دیاریکرا لەوەی کە بەرشلۆنە و ئەتلتیکۆ مەدرید ڕوبەڕووی بوونانێ دەرفەتێکی زۆر باش لەبارتر هەبوو بۆ بەرشلۆنە. بەڵام کاتێک ریال مەدرید بەردەوامی بە سەرکەوتنەکان ناوە لە لیگە و بەرشلۆنەش بەردەوامە لە ڕکابەریکردنی لیگە و ئەتلتیکۆ مەدرید تەوقیتی ئەم یاریە ئەتلتیکۆ مەدرید بۆچی خراپە؟ ئەتلتیکۆ مەدرید پێویستیی بەم یاریە نییە. تێگەی لێم یعنی ئەم کاتە ڕوبەڕووبوونەوەی بەرشلۆنە و ئەتلتیکۆ مەدرید نەبووە یاریەکی زۆر ئاسان بۆ بە بەرشلۆنە بۆی بتوانێت سەرکەوتن بەدەستێنێت. بەس ئێستا زین بۆ یاریی قورسە لەبەرەوەی ئەتلتیکۆ مەدرید ناوێ وەرەی تیپەکەی بڕوخێت، ناوێت تووشی ئەنجامێک بێت بۆ یارەکانی چامپیۆنز لیگی تیپەکەی بێورە بێت. تۆ لە جامی شایە کردوتەتە دەرەوانە ئێستا ناتوێت دەرفەتێکی بیتێکە و بەورەیەکی بەرزەودانی شاری لەگەڵاکە نە یەی پێداگری لەو سەرکەوتنەکە تەکەی توانێت بۆ قەرەبووکردنەوەی ئەو سێویچەی کە لە یاری گەڕانەوەی جاما تووشدات. بۆ یعنی بەجددی ئێستا ئەگەر تۆ بتێوی خوێندنەوە بۆ هەر یاریەکەی ئەبێ هەموو دیوەکان بخوێنیتەوە. یعنی ناتوانانی بە مطلقی بڵێ وەڵا کاکە من خۆم یەکلاکەم و بەس بۆ من نە ئەوەی تیانە چونکە زروفاتی یاری دۆخی یاری هەموو شتەکان پێچەوە ناکاتەوە لە ڕوبەڕووبوونەوەکانی بەرشلۆنە و ئەتلتیکۆ مەدریددا و وەکو خۆشت باست کرد نەبوونی ڕافینە من پێم وایە چانسی سەرکەوتنی بەرشلۆنەی داگرتووە. ئەگنا ئەگەر ڕافینە وجودی هەبوایە ئەتوانم بڵێم بە ڕێژەیە لە ڕێژەکان بەرشلۆنە لە 160 چانسی سەرکەوتنیە بوو بۆ گەیشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ و بردنەوەی یارەکەی لیگاش. بەڵام ئێستا کە ڕافینە وجودی نەماوە ئەتوانم بڵێم ئەتلتیکۆ مەدرید هەم بۆ دەرکردنی بەرشلۆنە 155 پێ و هەم بۆ بردنەوەی یارەکەی خولیشی بۆی کە نەدۆڕێت هەر ڕێژەی لە 155 پێ. زۆر باشە پێشان لە بەرشلۆنە زیاتر پێشەنگ ئەوەی کە قسەکانی محەممەد دەخوێنیتەوە یعنی بە هەموو پێوەرێک لە چامپیۆنز لیگ ئەتلتیکۆ مەدرید تا ئەندازەی کەم لە پێشترە بۆ بردنەوە وانە؟ بەڵێ
هەر مێژووی ڕوبەڕبوونەکانیش لە چامپیۆنز لیگ ئەتلێتیکۆ مەدرید لە قیمەی بەرشلۆنە باشتر بووە. باش هانزی فلیک کە هاتە سەرڕایەنەرایەتی بەرشلۆنە لە تیپێکەوە هات کە بەڕاستی تیپەکە ڕاستە چاوی هەرناندز کۆمەڵێک گۆڕانکاری کردبوو یاریزانی لاوی هێناوە پێشەوە بەڵام تیپەکە ئاستی باش نەبوو بەڵام توانی نازناوی لالیگا بەدەست بێنێەوە وەرزی پار بگاتە نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ ئەم وەرزە دەبوو چاوەڕێکان لە هانزی فلیک باشتر بێ لەگەڵ ئەوەی کە من پێم وایە هیچ سوچێک لەسەر هانزی فلیک نییە بەو پێی کە گرێبەستی گەوری بۆ نەکراوە بە تایبەت لە هێڵی بەرگری بەڵام تا ئێساش معنی بەرداوامی بەڕکابەرەکاندا بەجێ 4 خاڵ لە پێش یانەی ڕیال مەدریدەوەی لە چامپیۆنز لیگ گەیشتۆتە قۆناغی بە شێوەی ڕاستەخۆ گەیشتۆتە قۆناغی چارێکی لە بۆ 16 بۆ دوای بۆ چارێکی کۆتایی هاوڕای لەگەڵ محەممەد کە پێی وایە ئەتلتیکۆ شانسی زیاترە خۆی سەقفی چاوەڕوانیانە گەورەکان هەمیشە شتی گەورەیە واتە دانانیشێ بە دیارەوەی کە چاوەڕێکا دەستکەوت تێبێنێ و بڵێ دەستان خۆش بوو گوێمە دەرێگە دوو دەستکەوتەکەی کەشت لە دەستچوو بە تایبەت ئەگەر ڕکابەرەکە بچێتە نێو چوارچێوەیەکەوە کە تیپە ڕکابەرەکان تایە بەریەکەون ینی بۆ نمونێ سا ئێمە ڕاستە ڕوبەڕووبوونەوەیەگە بینین ڕوبەڕووبوونەوەی دوویانی گەورەیە بەڵام ڕوبەڕووبوونەوەیکی ئیسپانیشە بیرمانچی و بابەتەکە بووە بە بابەتی جۆرێک لە تۆڵە سندنەوە چکە تۆ لە جامێک وە دەری ناوی ئێستا ڕکابەرەکەت کەوتۆتە مۆنیاڵێ پاڵاوانەتێکی گەورەتر کە ناوی چامپیۆنز لیگەوە میشە بەرشەلۆنە یەکێک لە تمۆحەکانی لە دوای نەمانی گواردوێ لاوە و هاتنی یەکەیەکەی ڕایەنەرەکان بۆ لالیگا نەبووە چکە دەستی گەیشتووە بە لالیگا لەگەڵەوانی کەشە ئێستا ئیندریچیان چامپیۆنز لیگی بەدەستێنە 2015 مەبەستەکەم وایە دایمەن تەغییرکردن لە هەم لە پێکاتەیە هەم لە ڕایەنەرە بۆ ئەو یانە گەورانە ئەوەندەی تارژێتەکە چامپیۆنز لیگە ڕەنگە خولە ناوخۆیەکان نەبێت کە کەم تا زۆر هەردەستیان پێگا لە حاڵی ئەوەنیاڵێ جۆرێ لە پاشەکشی ڕیال بێ ئەتلەتیکۆ ناتوانین بڵین ڕکابەرێکی ڕاستە و خۆی بەرشەلۆنە و ڕیال مەدرید بووە بەڵام هەمیشە جۆرێ لە سەرێشی بۆ دروست کردوون و لە هەندێک جاری شاتوانێتی نازناوەکە لە سنگیان دەرێنێ جەنگی ئەم جارەی ئەم دوویانەیە ئەوەی کە محەممەد باسی کرد تەواوە یعنی بۆ نمونە تۆ ئەتلەتیکۆ مەدرید تا ڕادەیەک چوارپلەکەی پێشەوە کە یا سێمە یا چوارەمە بوو یەکلا بۆتەوە بۆ جیاوازی لەگەڵ بەرشەلۆنە 16 خاڵە و جیاوازی لەگەڵ پێنجەمیش کە بتسە 13 خاڵە ئەگەر چوار یاریش بدۆڕێنێ لەو هەژیاریە نوێیاری کەماوێت ینی هەر پلەیەکی چامپیۆنز لیگی بەدەست هێناوە بەڵام بابەتەکە بە ڕێک ئەو قسەیە کە محەممەدێکە بابەتی ورەیە بۆ ئەوەنیاڵێ لە دەستنەدانی ورە بۆ یاریشی قورستر و یاریە کە ئامانجەکەی گەورەترەکە نازناوی با بڵێن چامپیۆنز لیگە تۆ ئەم یاریە بدۆڕێنی ڕەنگە ئاسان نەتوانی بە تایبەت کە یاری پێشوشت لە یاری گەڕانەوە بەرامبەر بەرشەلۆنە دۆڕانوە لە جامە بتانی قەرەبووی بکەیتەوە بۆیە ئێمە ستایلی فلیک و سیمیۆنی دوو ستایلی زۆر لێک جوودان یعنی ئێستا بەرشەلۆنا و ڕیتمێکی یاری پێکات هەمومان نەزانین کۆنتترۆلی تۆپ و هێرشی بەردەوام شارخستنە سەر بەرگری کاران تاکتێکی سیمیۆنی چییە ڕێک پێچەوانەکەی ئەتوانین بڵێن فلیکە بەرگریەکی بەهێز و پشبەسن بە هێرشی هەڵگەڕاوە کەمێک ئێستا دوای کەمێک ئەو بەرگریە ناوچی ئێستا ناکە ینی ئەو بەرگریە زەقتێک کە لە ماوەی ڕەنگە لەگەڵ هەندێک تیپە نەرمی بنوێنێ جۆرە لە با بڵێن گۆڕینی ستایل بە ئەتلەتیکۆ دیار بوو بێ بەڵام لەگەڵ یانە بەهێزەکان ناتوانێەوە بکات بە تایبەت تۆ هێڵی هێرشبردننی بۆ منە بەرشەلۆنە ناکرێت بەراوردکێ بەیانەیەکی کەکە و هێڵی هێرشبردنەی نییە ڕاستە ئێستا بۆ نەگاپی یاخۆ ئامادە نەبوونی ڕافینیا ڕەنگە جۆرێ لە گرفت بۆ فلیک دروستکە لە هێڵی پێشەوە بەڵام نابێتە گرفتێکی ئەو تۆ بە بڕای من بۆ بەرشەلۆنە و چانسەکەش من 55 بە 45 ناڵێم ئەڵێم 50 زۆر باشە محەممەد یەکێ لەو ڕخنانەی کە لە فەرەوەی منە بەس ناوێت بڵێ 50 تۆ 55 بە 45 ئاخیری بۆ بەرشەلۆنە 50 ینی 6 بچی ینی 6 بچی بۆ بڵێ 55 بە 45 یا 50 بەرشەلۆنە دایمەگەر تۆ چانسێ لەو لێوارەیە بمێنێتەوە بۆ بەرشەلۆنە نایری بەتلەتیکۆ ڕاست خۆ یەک مەرز نییە نا من ئەگەر لە من بپرسی من لە چامپیۆنز لیگە ئەتلەتیکۆ بە مفەزەڵترە زانم
ئەگەر تۆ باسی 50-50کەم بۆ بڵێ ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە من بڵێم بەرشەلۆنە نزیکترە من وای نابینم کێشە تەوقیت زین چی تەوقیتی یاریەکانە بە دواییەکە ئەو تەوقیتی ئێستا با پێ بڵێن پێش وەستانە نێودەوڵەتیەکان ئەم یاری ئەتلێتیکۆ مەدرید بکرایە بەبێ نەبوونی ڕافینیاش من پێمەوە بەرشەلۆنە لە دۆخێکی باشترا بێ بەڵام مشکلەکە لەوەیە ئەم چەند یاریە بە دواییەکە ئەمەی کە ئەتلێتیکۆ مەدرید ناوێ بە وری تیپەکەی بدۆڕێنێت و هێشتا فلیکەوە تاتۆ کاگەڵە دیۆنگ هێشتاکەوێتە هەفتەی داهاتوو یعنی تۆ سێری کە دوو ڕکایزی سەرەکی دیۆنگ و ڕافینا دوو جوودی نەبێ ئەمە ئەزانین کە هەمیشەش لە یارەکانی ئەتلێتیکۆ مەدریدە کاریگەرترین و بەهێزترین چەکی بەرشەلۆنە ڕافینا بووە بێگومان ڕاست تۆم چەکە لە دەست ینی تۆ زۆر قوسە بێ گرێ بکەی بەوەڵام من یەم گرێوەکەم بەوەی بە ڕاشفۆرد هەردوو یارەکە لە بەرشەلۆنە باشتر بێ ئادەی وەرە تۆ بە بوارێکی تاکتیشی بە بوارێکی شیکاری بۆم ڕوونکەرەوە چۆن ڕاشفۆرد شوێنی ڕافینا پرسیارێکی زودیم لا دروست بوو ئەگەر گۆرانی ژەم باتەوە تەبیعیە ئێمە پار ئەوەندەی ناوی یامالمانێنە ڕەنگە ناوی ڕافینیامان نێنە بەڵام ئەم ساڵ شتەکە ڕێک پێچەوەنە بۆ تۆ ناوی یامال هەر نەماوە لە مەنزومەکە بۆکە کاریگەری دروست بکە بەشێک لەوەی کە یاریزانێک تواناکەی لە دەست دەدا یاخود ئاستەونەرەکەی دا بەزێ ناگەڕێتەوە بۆ ڕاهێنەر کاک پێشەنگ یەک شتە پێ بڵێم ئێمە کاکحەودی حەزێکی جوابەتەوە ینی ئێمە لە سەردەمی چاڤیا هێندەنما بوو ڕافیناتی بەکە بەجێ بێڵێ دیۆنگتی بەکە بەجێ بەڵە بەڵام ئێستا ئەمانە عناسری سەرەکیتی بکەن ئەمە دەستی ڕایەنەرە و یەکێک لەو خاڵەی کەوا لە بنەکە نەک لە وەرزی ئەمساڵ لە وەرزی ڕابردوو لەم ڕافینیا ئەفزەڵتر بووە لە لامین یامال ئەوەیە ڕافینیا لە ڕووی لایەنی بەرگریەوە زۆر تۆکمەیە یعنی بۆ نمونە یاریزانێکە کە دەتوانێت یارمەتی ئەو باڵەبدا کاری تێداکە بەڵام تۆ سەیکە سی لایەنی بەرگری لامین یامال کە زۆر خراپە یعنی کە کاتێک کە تۆ بێک ئەپچڕێ لە قاچی ناکات پێشنگ کاکە سەف لە بڕیامەی ڤینیسیۆس دانی بەرگری زۆر خراپە بۆ نمونە هەر زۆر خراپە لامین یامال تۆپەکەی لێ ئەپچڕێ تاوەتر کۆتایی بەر لامین یاماڵێ بێتۆ بەڵام تۆ سەی بێتۆپ کە جوڵەی ڕافینیا لەنێو یاریگایە بۆیە من نەک ئەم وەرزە وەرزی ڕابردووش پێمەوە بۆ ڕافینیا زۆر باشتر لە لامین یامال بۆ بەرشلۆن بۆ کوین پێشنگ ئەمساڵ یامال ئاستی زۆر پێشکەوتۆ بە چاوپار پار یامال لە مانگی 4 و 5 دەکەوت بەڵام ئەمساڵ یعنی ئەگەر بەراوردێکدانین بۆ یامال تا ئەم ساتە وەختەی کە ئێمە دێن وەرزی ڕابردوو وەرگرینەوەنێ ڕقەمەکان و پێشکەوتنی یامال زۆر زیاترە ینی زۆر بەرەو پێش چوە زۆر زیاترە لە کواڵیتی گۆڵکردن لە کواڵیتی کارگەریەکانی بۆ ئاستی تیپە بۆ ئەنجامی تیپەکە سریکە ئەنجامی تیپەکە وەکو خۆی وایە تەنها لە جامی شایە ماڵەوای کردو سوپەری ئیسپانیان بردو تەوانەوی شەر بە سەرکرداتی ڕافینا تەبان برا خۆی بابەتەکە لەوەیە ڕافینا و ڕۆڵ و کاریگەریەکەی وەرز و ڕابردوو ئەنجامەکان ینی ژمارەکانی وەکو وەرزی ڕابردوو نەماوە بەڵام وەکو ئەکتیڤی لە پێویستیەکان وجودی ینی هێشتا بەرشەلۆنە بەردەوامیەوە لە نەبوونی ڕافینە ڕاستە چەند یاریە شکستێنەوە بەڵام ئەمە ناگەینێ بڵێن کە ڕافینایەتیا و پشتیشکە نە من پێم وایە ئەمساڵ یامال زۆر لە پێشترە لە چاوەرزی ڕابردوو و ئاستی زۆر بەرەو پێشچووە و ینی بەجددی بەرەو یاریزانێکی لووتکە ئەڕۆ بە تایبەتی ئەمساڵ بەڵام ئێستا ساتە وەختە هەستیارەکەی ئێستا کە ڕافینا وجودی نییە بەرشەلۆنە لامین یامال بۆی بۆ هەمووانی بسەلمێنێ لەوەی کە وەرزی ڕابردوو کاتێک بەرشەلۆنە یاریزانەی کردو بە دووەمی باڵندۆر کردی بە یەکەم میلیۆنەری خۆی لاپۆرتا هادوایوت هەنزفلیک هادوایوت ئێستا ساتە وەختی ئەوەیە زانین بەرشەلۆنە بالفعل ئەم بڕیاری بەرشەلۆنە یاوێتی دەرهەق بە یامال بڕیارێکی دروست بوو یا ئەوەتان نەخێر هەر بابەتی عنسوری بوون و بابەتی کەتەلۆنی بوون بووە کە ئەفزەلیەتی یاماڵی واوە بەسەر ڕافینە چونکە ئێستا ساتە وەختی سەلماندنی ئەمێ زۆر باش تایبەتی لە نەبوونی ڕافینە محەممەد یەک پرسیارەتە پێشولەرەیە هیچ ئەوە لایانی بەگری بە شتۆنە باسی ڕێڵ باسی زۆر خراپە دوای لەسەرەوە با قسێکم بۆکەی هەندرانی بەشۆنە پێیان وایە فلێک پلانی بینیە پلانی دووەم یعنی بەو شێوازە بەرامبەر بە تیپە گەورەکان و بەرامبەر تیپچوەکان لە تەواوی قۆناغە هەستیار و قۆناغی کۆمەڵەکان و هەموو پاڵەوانتەکانە بە یەک شێوازیارێکە بە بەرگری بەرز و بە تەڵی ئۆفساید و بەهێنانەوەی پێشەوەی بەرگری بۆ نیوە یاریگەی بەرامبەر و بەم شێوەیانی پلانی دوی نییە ئەم پلانەش لای بەشێک لە ڕایەنەرەکان بەڕاستی کەشف بووە فلێک پێویست ناکە زۆر جار تەسلیمی واقع بێت چۆن گواردیۆلا تەسلیمی واقع بوو لە هەندێک یاریە هەستا بەرگریەکە کە پێویستی پێی بێ بەڵام پێویستە فلێک بیر لەمە بکاتەوە زای مشکلە چی ئێمە زۆر جارم قسێمان کردووەکینەوە بەرشەلۆنە کێشەی نیە لەوەی چەند گۆڵی لەکرێ بەڵکو ئەو ئێوە زۆرترین گۆڵ بکە جوانە ئێستا بۆ قەزەی لە خراپی لایانی بەرگری خەڵک یعنی ئێستا کە یەکسێرەڵێن لایانی بەرگری خراپە
یەکسەر زەم بکەوێتە سەر دوو باڵەکەڵێن کۆندی خراپە و تەختیێمی نەکرد کانسیلۆ خراپە یا باڵدەی تەختیێمی نەکرد بەڵام خۆی کێشەکە لەمەیە ئەمە ئەو ئەرکەیە کە هانزی فلیک بە سەریانە دەیسەپێنێ هانزی فلیک هەمیشە لە یاریەکانە بەهشت یاریزان پلانی هێرشبردنی خۆی ڕێگەخا یعنی دوو دڵە بەرگریەکە وکو دوو ئیرتیکازە منەوە ئەوانیش هەنگاویەنە پێشتر دوو باڵە بەرگریەکە هاوکاری دوو باڵە هێرشبەرەکەن لە کاتێکا دوو باڵە هێرشبەرەکە نایەنەوە بۆ هاوکاری دوو باڵە بەرگریەکە بۆیە بەرشەلۆنە هەمیشە لە یاریەکاندا ئەبێ قەرار بە لەوەی یا ئەوە تا من هەوڵ دەدەم ڕێژەی لە 170 تۆپم لابێ 165 تۆپم لابێ لە 5 خولەکە سێ هێرش بۆ گۆڵیتی پێڕکابەر دروستکەم یا ئەوە تا یەم یاریکی هاوسەنگەکەم ئەمێ بڕۆم بڕێوە گۆڵیشی زۆر لەسەر تۆمارەکەی هەرە و نقطەیە کە بەڵێ تۆ بە هەشت یاریزان هێرشە بی کاتی هێرشیەتە سەر ناتوانانی ینی یاریزان لە حاڵەتی گەڕانەوەیە ناتوانێ بڕیان تۆ لە حاڵەتی ڕوبەڕواتوانی بەرامبەر بە هێرشبەر چ قەرارێکت بێ بەس کە دوای کەوتی ناتوانێت قەراری بەوە جاباتاوی جوانە کرد بۆستە خالی ڕێک تێبینی باز دەواکی کە بەشونە بێگومان فلیک حساب بۆ ناگە چەند گۆڵی لەیەک حساب بۆکە چەند گۆڵەکە بەڵام ئایا بەرامبەر ئەتلێتیکۆ کە چوار گۆڵی سەر تۆمارێکی و گۆڵ تۆمار ناکە ئەی لەم یاریانەیە حەلی چییە من بڕوا ناگەم لەم یاریانەیە پلانی بی بەکاربێنێ هانزی فلیک ئێستا ساتە وەختیەوە نییە یعنی تۆ معقولیەتی تیانە تۆ لە مانگی لە 15 تیپانێ سەیریگە پێشنگال لە 15 تیپەکان یاریەکەن ئەمڕۆ ئێمە کە قسەیەکەین 3-4 وایە یعنی تۆ حسێب بکە 9 مانگ 10 مانگ لە یاریەکان تێپەر بۆ کاکە لوتون تا ئێستا بەرشەلۆنە پلانی بی بەکار نێناوە یەک یاری نیوکاسڵ نەبێت تۆزێک یاریەکی واقعی کردووە نیوکاسڵ یەکەم یاری چامپیۆنز لیگ لە کۆناغی کۆمەڵەکان کە ڕوبەڕووی یەک بوونەتان تا ئێستا نەیکردووە بۆیە ئێستا ئەگەر فلیک بیکەم بڕوام وایە خۆکوشتنە خۆکوشتنە تۆ لەم کات لەم تەوقیتە تۆ بتێ پلان بگۆڕی لەم پلانە لەم تەوقیت ئەگەر سەرەتای وەز پلانی لەسەردایە بێمە تەطبیقیکا کەواتە فلیک معجیزێ جدی تۆ بتوانین 9 مانگ 10 مانگ بەڕێ بکەی ئەم چەکەی خۆ نیشانی خەڵک نیە تو بیکەی بەڕاستیمە معجیزێ بەس بێلەوە من بڕوام نییە بەرشەلۆنە بەی شێوەیەک بگەڕێتەوە دواوە بەرشەلۆنە لەم پلانەی بکشێتەوە دواوە بەڵکو دوو باڵە بەرگریەکەشی یاوکاری لایانی هێرش بەرین و هێڵی بەرگری بەرشەلۆنە پشت بەوە ئەبەستێت یعنی کوردوتەنی دوعای ئەوە بکەن کە هێرشبەرانی ئەتلێتیکۆ مەدرید لە ڕۆژی خۆیانە نەبن بۆ گۆڵکردن ئەگنا وەکوی ڕوبەڕووبوونەوەی پلانی بەرگریکردن نەخێت بەرشەلۆنە ئەتیماد ناگاتە سەر پلانی بەرگریکردن لە ئەتلێتیکۆ بەڵکو تەنها ئەتیماد دەکاتە سەر ڕێژەی گۆڵکردن لە ڕووی ئامادەی و هەموو ئامادەیەکەوە ئەتلێتیکۆ لە پێشترە بۆی کە ئامادەترە بۆ برنەوە سریکە دۆخی خول جیاوازە من بڕوام وایە دۆخی خول ئەتلێتیکۆ مەدرید تەنها ئەوێ نەدۆڕێ تەنها ئەوێ نەدۆڕێ بەڵام دۆخی چامپیۆنز لیگ یاری کامن و بە هەمان شێوە ئەتلێتیکۆ مەدرید ئەگەر بش دۆڕێ بە جیاوازی گۆڵی ڕەنگە کێشەی نەبێت بەڵام مهمە بۆ ئەتلێتیکۆ مەدرید ئەم هەلە بۆ خۆی قۆزێتەوە چونکە ئەگەر بەرشەلۆنە کامڵ بووایە ئێستێمە بە دیویشی تر قسەمان لەسەرم یاریاک زۆر باش دەستخۆش پێشنگ ڕوبەڕووبوونەوەی هەردوویانەی ڕیال مەدرید بایرن میونخ ڕێک بۆ پرسیارە دەست پێکەم و پرسیاری ئەوە کراوە کاک پێشەوە کا گۆران پێتان وایە کۆمپانی ڕایەنەری یاری گەورە بێ چونکە خولی ئەڵمانیە گەورەتی بێگومان خولی ئەڵمانی نەگیانی گەورەتی دانی بەڵام خولی ئەڵمانی بۆ ڕایەنەر پێوەرنی ڕایەنەری بایرن میونخ بەگشتی تا ئێستا لە خول باشێ ناوێتی کۆمپانی و لە چامپیۆنزیگیش بە هەمان شێوە بەڵام ئیدی وەکو لە تەوەری بەرنامەکە خۆناغا هەستیارەکە ئێستاە ڕوبەڕوونەوە گەورەکان بەرامبەر ریال مەدرید کە پاشای چامپیۆنز لیگە یەکێکە لەو تیپانەی گەورەترین ئەزمموی هەیە لە ڕوبەڕووبوونەوەی تیپە گەورەکانە لە دوونەوە خولێکی لێری چون و هاتنە کەواتە لە سەرەتا لە بایرن میونخ دەست پێەکەی زین چۆنە بەڕێژان بەوزانم ئاساکەی ریال مەدرید فاڵی زۆر شیکەرەوە و فاڵی زۆر ڕایەنەر و ئەوەی ئەوەنیاڵە بەتاڵ کردوت زۆر جارێمە لە ئەو پەڕی زۆفا باسی ریال مەدریدمان کردووە کە بالفعل تیپەکەی لەو پەڕی زۆفا بووە بەڵام هاتووە شکستی بە تیپێکی گەورەیە ناوە کە ڕەنگە موانی شۆ کردبێت بانجامی چاوەڕوان نەکراویش نەکەوەی گۆڵە بکات و براوە بێت و لی دەرچی بۆیە من گەشتم بەتە قەناعەتێ لە چامپیۆنز لیگ قسەکردن لەسەر ریال مەدرید بە جۆرێ لە جۆرەکان زۆر جار قورسە بی پێشی ئەگەر باسی بڵێ ریال مەدریدا دۆڕێ باسی برنەوەکی ناکی واتە ئەگەر بڵێ ریال مەدرید ئەباتەوە زۆر جار تۆ پێکاوت ئەگەر تیپەکانی بەرامبەر هەرکەسێ بن لەو ڕایەنەری کە تۆ باسیێکی کار ئەڵی کە مەزمونە تا ڕایەنەرێکی گەورەی وەک پێ گواردۆلا کە لە چەند ڕۆژ ڕابردووە بینیمان لەسەر دەستی ریال مەدرید چی لێها بۆیە قسەکردن لەسەر ریال مەدرید لە چامپیۆنز لیگە
ئەبێ لەلایەک دانی وە قسەکردن لەسەر هەموو تیپەکانی کە لەلایەکە ئەمە بەو دیوایە مەبینن کە من متعاتفم لەگەڵ ڕیال مەدرید بەو دیوەی کە من ینی دوای ڕۆشتنی بەنزیما کە بە ڕیال مەدرید چامپیۆنز لیگی بڕوام وانە بوو ڕیال مەدرید قۆناغی 16 بە ئاسانی تێپەڕێنێت بەڵام بینیمان هەمووی تێپەڕان و بە نازناوەکەش گەشت بۆیە ئەم عەزم و جەزم و لۆگۆیی کە ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ هەیەتی کەم کەس هەیە بەرگەی ئەوە بگرێت کە نەتوێتەوە لە بەردەمیان ئەمەیتر نازانم ناوەنەی فاڵ ناوەنەی سەحری ئەمیانەیە ناوەنەی مێژووی ئەمیانەیە ناوەنەی کارامەیی ئەمیانەیە ناوەنەی بەتوانایی ڕایەنەرەکانی ناوەنەی بەهێزی سەرۆکایەتێکی هەرچ ناوێکی لێنەی من گەیشتومە تاو قەناعەتەی شیکاریکردن بۆ یاری ڕیال مەدرید بەرامبەر هەر یانێک لە چامپیۆنز لیگا ڕەنگە بە جۆرێ لە جۆرەکان شیکاری واقعیش بێ ینی بۆ منە من خۆم بەراورد ناکەم بە محەممەد لە بەرەوەی محەممەد زۆر باڵاتر لە خۆمە بینم لە ڕاضەیە بەڵام ڕەنگە زۆر جار من گوێم لەمیش بوو بێ و لە خەڵکی کەش بووە کە شیکارێکی زۆر واقعیان کردووە بۆ بەڵام سێرەکەی لە خاڵێکا ڕیال مەدرید کۆتایی بە هەموو شتێکێنێت خەڵک وایە بینێ کە محەممەد نەی پێکەوە محەممەد پێکاوێت تێگەشتمەوە دەست خۆش زۆر باشە ئەم گەورەی ڕیال مەدرید کە کیستی پێک لە خراپترین دۆخی ڕیاڵە حەز ناکە لە چامپیۆنز لیگ ڕوبەڕوو بێتەوە محەممەد کە ئەمە ڕەنگە پرسیارێکی زۆری هاندرانی ڕیاڵ و هاندرانی تریش بێت چییە؟ یعنی ئەم سحری ڕیاڵ چیە لە چامپیۆنز لیگ؟ سێریگە خۆی هەموو ئەو قسانەی پێشەن کردی تەنها لەوەیە کە لە سیتی بردوێتەوە هیچ شتێکی تر نانا وەرزەکانی پێشش وەرزی پێشوو سێریکە ئێمە باس چەند گەورە ڕیال مەدرید یاوێتی بە عەرزە سێریکە لە ڕێمۆنتاداکانی ئەو ساڵی کە بۆ منە بەنزیما ئەو ساڵە تۆ بە ڕێوەبەرێکی هونەری و هەبووە کە زۆرتی نەزمونی لە چامپیۆنز لیگە بۆ مە فەرقەکە لەگەڵ ئێستەیە کە تۆ دانیشت ئەزای بەسەرەوە ڕاستە خۆ بە ئێستا پێ دەڵێم قەزیان چیرۆتینە من هەمیشە وتومە من گەورەی ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگی ئەمەی کە لە سەدەی 20 ڕوویاوە 4 جار لە کریستیانۆ ڕۆناڵدۆ یایبینم باشە جاری پێنجەم لە ئەنچیلۆتی یایبینم هەمیشەم قسەیم کردووە و ئێستا ئێمە لە شەڕی ئەم قسەیین ئایا ئەم قسەی من غەڵەتە یا ڕاستە بە تەنها تێپەڕاندنی سیتی نەک غەڵەت و ڕاز نا بەس دەتوانی بڵێ بەشێکی ناواقعی تایە ینی خۆ تۆ ئەبێ بوەستی باش ئەبێ بوەستی ئەنگا بۆ قەزێ واقعی بوونم من 3 ساڵم پێ بۆی کە قسەکەم واقعی 3 ساڵم پێ من دەرکردنی یاکسم پێ من دەرکردنی سیتیم پێ دو یارەکەی لێ بردوێتەوە من دەرکردنی چەڵسیم پێ بۆ قسەکەی من واقعیە ئێستا قسەکەی من واقعیە بۆیە ئەبێ ئێمە چاوەڕێ من بڕوام وایە ڕیال مەدرید لە ڕوبەڕووبوونەوەی سیتیە ئێستش ینی ئەو قسەی پێشەنگم وەرگرتووە لای خۆم قبوڵمە بەڵام لە هەمان کاتدا من لە ڕووی دیوی لایەنی شیکارەکەی هەڵە یاریکردنی گواردیۆلا بە گەورەترێ بینم لە یاریە گەورەکەی ڕیال مەدرید شێوازی مامەڵەکردنی گواردیۆلا لە یاری ناو سانتیاگۆ بەرنابێ بەڵێ دانانی پێگاتەکەی و بیدایەتی یاریەکەی باشە وە تەنانەت یعنی ئێمە نابێ خۆمان لە کۆمەڵێک ڕاستی لای زروفی یاری ئیتیحادیش پێی وتین لەوەی کە سیتیشتی زۆر گەورەی کرد بەرامبەر بە ڕیال مەدرید سەرڕاوی بە یاری زانەوە یاری کرد قەینا زروفی یاری ڕیال مەدرید چێتەم دۆخە بەڵام کوی گشتی ڕیال مەدرید پەیامێکی گەورەی گیان لە ڕوبەڕووبوونەوەی سیتیەوە ئێستا جەنگە واقعیەکەیە بۆچی جەنگە واقعیەکەی لەبەر ئێمە کۆمپانی دووەم ساڵێتی لە بایرنە پێشەنگ سەرەتای بەرنامەکە باسیەوەی کروتی کۆمەڵی تیپی گەورە هەن کە ڕاهێنەرێنن بۆ ناهێنن خولێ بۆ بەرنەوە بۆ چامپیۆنز لیگە بۆیە هێنن کە لە چامپیۆنز لیگا مامەڵەت بۆ بکەن بۆی لە چامپیۆنز لیگا ڕکابەریت بۆ بکەن ئێستا کۆمپانی دووەم ساڵێتی لە باری مینخە تیپەکە دامادەی هەموو گرێبەستێکت بۆ کراوە پێکانی گەورەت نییە لە پێکاتەکەدا هیچ یاریزانێکت نییە زەختی کارتی لەسەر بێ بڵێ لە میارەیە حەزەرەکەم بەشکە کاتێکی زەردی وەرگرت بە پێچانەوە تۆ ڕیال مەدرید دەمیتە ڕیال مەدرید دوو کاریگەرتنی یاریزانی ڤینیسیۆس جونیۆر و چوامینی ئەگەر هەچ کامیان چەند کاتێکی زەرد وەرگرن یاری گەڕانەوە نایکرد لەبەرەوە من یەک قەناعەتم بۆ ڕیال مەدرید بڕوا بکە ڕیال مەدرید یعنی بربەستی باری مونیخ لە چامپیۆنز لیگا تێپەڕێنێ من نامەوێ بگاتە یاری کۆتای چامپیۆنز لیگ یا چامپیۆنز لیگ بێتەوانێ ڕێک بە هەندێری ڕیال مەدرید دەڵێ مەڵەم کاکە داوای لێبوردنتان لێکەم کە من قورسایی ئەوم لە کریستیانۆ ڕۆناڵدۆ و لە کارلۆ ئەنشلۆتی بچوو کردوتەوە
سی ئەویشدارە ئەم گەێنێت ئەوەی کە تۆ پێ دوایە قورسە ڕیال بایرن تێپەڕێنێ بەڵام سەری ئەوی ئینساف یعنی ئینساف من وتومە خۆی پێشتر کەم قسەم کردو وتومە بێ ڕیال مەدرید چامپیۆنز لیگ بێتەوە بۆ ئەم عەزمە بشامە بەڵام ئێستا لەمە ژێمە خوارەوە لەبەری بە ئینساف و ناحەقینەکەم بەرامبەر بە هەندێری ڕیال مەدرید بە تایبەتی و یاریگەوری بەرامبەر بە مانچستەر سیتی پێشکەشیان کرد ئێستا بە تێپەڕاندنی بایر میونخ من هیچی ترم ناویلی لەبەری بەجددی گەورەترین دەستکەوتە بۆ ڕیال مەدرید تەنها بایر میونخ تێپەڕێنێ ئیتر بە لیڤەرپوڵە دۆڕی بە پاریس سەن ژەرمانە دۆڕێ بابەتی چیترە باشە لەبەری زروفی ڕیال مەدرید قبوڵیەوە ناکەم بایرن تێپەڕێنێ کۆمپانیش بۆ هێزی خۆی یعنی یاریەکە و بۆیە من بڕوام وایە جیاواز لە هەموو ئەو چاوەڕوانیانەی کە هەیە لەلایەن هاندەرانی ڕیال مەدرید و محەممەد بایرن تێپەڕێنێت لەبەروی بایرن فرقەیەکی زۆر کامڵە لەبەروی بایرن تیپێکە کە پێکاتەکەی وا لێ کردووە ئەمساڵ من کۆمەڵە گیاری دیقەتی کۆمپانی پێکاتی 10 ساڵی ڕابردووە ئەتۆ وا بڵێ باشترین مامەڵاکە لە 10 ساڵی ڕابردووە باشترین مامەڵە ئەتوانم بڵێم لە ڕووی لایەنی هێرشبەریشەوە باشترین پێگاتی پێ باشترین پێگاتی پێ لە ڕووی لایەنی هێرشبەریەوە تەنها کەلێنێکە بێ تۆزە لە دڵی بەرگریە بایرن میونخێتی بەڵام بایرن باشترین مامەڵایەکە سێ یاریزانی ڕاهێنراوی هەیە بۆ بەرگریکاری باڵی چەپ کاکێشە 2 یاریزانی ڕاهێنراوی هەیە بۆ بەرگریکاری باڵی ڕاست 4 یاریزانی هەیە بۆ دڵی بەرگری 4 یاریزانی هەیە بۆ یەڵی ناوەند 2 یاریزانی بۆ باڵی چەبەیە 2 یاریزانی بۆ باڵی ڕاست هەیە 2 یاریزانی بۆ یەڵی هێرشبردن هەیە لە 10 ساڵی ڕابردووە من نمبینیەوە بایرن ئەمەندە کامەڵ بێت ڕیال مەدرید چی نییە ریال مەدرید هەموو شتێکی هەیە بەڵام ریال مەدرید زەختی لەسرە پستانی لەسرە ریال مەدرید یەک تەشکیلی پێ ریال مەدرید حەزری لەسرە حەزری چی لەسرە تۆ بەسیترین شت چوامینی و ڤینیسیۆس جونیۆر هەریەکان خاوەنی کارتێکی زەردن ئێمە سوور ئەزانین ڤینیسیۆس چێژ لەوە بینی استیفزازی بەرامبەرەکەی کە و بەرامبەرەکەشی چێژ لەوە بینی استیفزازی ڤینیسیۆس جونیۆر کە لە هەر ئەگەرێک لەمانەیە ڕووبا لە نێوارەکە ڤینیسیۆس کارتێکی زەر بۆ یاری ناوەلیان زەرینا یاری ناکە ئێمە باس لە 2 یاریەکەین باسی بەس لەم یاریە ناکەم چوامینی مرکزێکە پێویستی بە مامەڵەی تەندروستە بیکا لەگەڵ دۆخی یاریە چوامینی ترسی لەوە نییە یعنی سێریگە ترسەکەی لە چییە کارتێکی زەر وەرگرم یاری داهات و یاری ناکەم سی ئەم حەزەرەکە کەم یاریزانە بێ خۆی بەستێتەوە بێ خۆی ئامادەکا لەسەری ئەم دۆخە لەسەر ڕیال مەدرید قورسی کردووە و خەناعەتی شم وایە ئەم قسەی من بۆچی ئێستای کەمانێ ئەگەر لەو ڕیتمەی ئەم وەستانە نێودەوڵەتیە ڕووی نایە ئەم یاری بایر میونخ و ڕیال مەدرید ڕووی بایە ڕیال مەدرید ڕووی بایە من هەموو 50 بۆ هەردوولا بەڵام ئێستا نا پرسیارێکی واقعی ئامادە نەبوونی مەپاپە کەلێنە بۆ کێ بۆ ڕیال پێشن ئەم پرسیارە زۆر ئاڵۆزە ئێستا زۆرێکم قسەیم بابەتە ڕۆژێ ئەخنا قسەکەم لەسەرەوەیە ئێستا نەزمی یەکەمی کاک پێشەنگێمە مشکیلەکەمی ڕیال ڤینیسیۆس یان مپاپێ من پێم وانە کەسیان بن یعنی ڕیال مەدرید ئێستا من پێم وایە مپاپێ چی ئێستا باسی نامادەی مپاپێ ڕیال مەدرید ناکەوێت بەس بۆ بێ مەرجیە نەکەوتیبی ناوانیە مەرجیە نەکەوتیبی تۆ تا ئەها من پێ دەڵم بیدات کە قسەکانە گەوتم هەمووی لە سیتیا کۆ کردوت پێم وتی باشترین یاری ژەماعی ڕیال مەدرید لەو فەراغەیە بوو کە لەم چەند یاریەوەی پێشوە مەپاپێ یاری نەکەوت کاریتیانە ئەرێک دابەشکردن لە وجوودی مپاپەیە گۆڕێ قسەکە لەسەرەوەیە کاتە ڕایەنەر حلول بەڵام من ناتوانم ڕخنەکە لە خودی مپاپێ بگرم چونکە ئامارەکانی مپاپێ قوڵیەوە ناکە کە من ڕخنی لێ نەخێت باشە بەس خۆی تیپەکە خۆی قەراریە نانی مپاپێ تواز لە توێنم تۆ بۆڵی کەسیان ناتوان تێنەگەیشتی من پێم وایە لە یاریکی گەوریۆک و بایر میونخە هەر کفرە بڵێ وەڵا ئیمپاپێ ئامادە نەبێ ڕیال مەدرید ڕێکخراوتر یاریەکە چۆن قسەکەم لەسەرەوەڵم ئەڵم ڕایەنەرە بێ حلولی پێ لە کاتێکە مەپاپێ ئامادە نەبووە ڕیال مەدرید باش دەرکەوتوە ئەگە ڤینیسیۆسی ژامادە نەبێت بۆ ناکرێت یەکشتدا بڵێ خۆ یاری ناو سیتیش کە کردی یاری ناو مەجموعاتەکەی پاپێر یاری نەیە کرد کە 2-1 دۆڕێ
آخر لە قۆناغێک هەر مباپێ یاری نەیەکرد ئەبێت تۆ من لە بەرچاوی لیڤەر یا مباپێ یاری نەیەکرد تۆ دۆڕای باشە یعنی ئێمە نابێت لە ئەم بردنەوەی سیتی تێ بکەین بە ئاماری وەرزەکەی ڕیال مەدرید خۆی مشکلەکە لێرە یادی تۆ بۆ حسابیەوە ناگەی لە کلاسیکۆکانە مباپێ و کاریگەرترین یاریزانە ئەگەر مباپێ نەبووە نەتوانانی بەو جۆرە لە کلاسیکۆکانە دەر باشە من پێم وایە نەبوونی ڤینیسیۆس یاخود ئیمپاپێ لە یاریی وایە چەند خراپە نەبوونی کۆرتواش بە هەمان شێوە هێندە خراپە چکە بەڕاستی کۆرتوا یەکێک بۆ لەو یاریزانەی ڕیال مەدرید لە ماوەی ڕابردوو لە چامپیۆنز لیگ ڕۆڵی گەوری هەبوو لە برنەوەی نازداوەکان محەممەد عیسی بەرنێتەوە بایر مونیخ خاوەنی هێڵی شێژبەری زۆر تۆکمەیە یعنی ئێمە بینیومانە بەڕاستی تۆ تخوا بە هەر لەسەر کۆرتوا بۆ سەیڤی وای کردووە تۆ ئێوە لە ساڵی چەند و بە تاقەت سەیری ڕیال مەدرید دەکەن بۆ گۆڵ پارێزەمەی ئامارێ وەرگین من لە 98 سیزار لە 2000 سیزار بۆ کاسیاس بۆ سیزار گۆڵچێکی خراببوو بۆ ڕیال مەدرید کاسیاس گۆڵچێکی خراببوو باش دیێگۆ لۆپێز ئەوماوەی کە بوو بە گۆڵ پارێزە ڕیال مەبەست با من لێرە تێ ئەمە مەفهومەکە بگەێنم ناڤاز گۆڵچێکی خراببوو کۆرتوا بە 35 ملیۆن لە خراپی چێلسیەوە هاو کۆرتوا گۆڵچێکی خراببوو ساڵێکە لە چامپیۆنز لیگ کرد بە گۆڵچێکی وەکو لۆنینەوە گۆڵچیت خراببوو ریال مەدرید لە مێژووە گۆڵچی باشە پەیوەندی بە کۆرتواوە محەممەد فەرقی هەیە بەخوا لە یاریی بەرامبەر فەرقەکە بێت تۆ نمونەم بێت کاکە من چوونەوە ساڵ ئاخر گۆران خۆی ئەم مناقەشەی ئەلەوەیە تێگەچێت من گەڕامەتەوە بۆ 26 ساڵ بە درێژایی 26 ساڵ ئەو گۆڵچیانەی کە گۆڵ پارێزگاریان لە گۆڵی ڕیال مەدریددا کردو بەدانێکتان نەوت خرا چیپای لێ دەکەویش دوو ئاستەکان فەرقی هەبووە ئاستی کۆرتوای لۆنین باشتر بۆ وەکو ئاست وەکو ئاست باشتر نەبووە لە لۆنین زیاترێکی ئەوەی لە لۆنین لە چامپیۆنز لیگی 2024 کردی بەڕوبەڕووبوونەوەکانی سیتی و بە پەنارتیاتی سیتی یعنی بەجددی مەبەستم لێرە هەمیشە هەچ کەسێک دەچێتە ناو گۆڵی ڕیال مەدرید دەوانێت ناو چوارچەوەی گۆڵی ڕیال مەدریدۆ هەمیشە بەرزترین ئاسی خۆی زۆر باشە یاری ئەتلەتیکۆ مەدریدیش یعنی بڕۆ سی یاری سیتیش کە یاری ناو ئیتیحاد بڕۆ سێریکە جێمی دووەم لۆنین کە بەشداریەکە چەند تۆ بەجێڕێتەوە هەمیشە گۆڵ پارێزەکانی ڕیال مەدرید یەکێک لەو شتانەی بایر مونیخ لە چامپیۆنز لیگ هێندە یاری گەورەی نەکردووە یاری زۆر گەورە و بەرگریکاریشی هێڵی بەگریشی خراپە ئەمە یەکێک لە کۆمنتەکانە باز لەواکە کە بایرن هێشتا تاقیکردنەوەی زۆر ئاڵۆز و گەورەی لە چامپیۆنز لیگ نەکردووە بۆ پاریسی لەناو پاریسا کردووە بۆ تاقیکردنەوەی گەورەی نەکردووە کاک ئەرسیناڵی لەناو ئەرسیناڵا ینی دۆڕاوە زۆر ئاساییە دوو یەکپی دۆڕاو شتێکی تەبەیە ئەی پاریسی ناو پاریس برێتەوە هەموو جێمی دۆم بە 45 بە یاریزان و یاری کردو بێگومان ئەیزار تەرکراوە بە بردنەوە هاتووە دەرەوە نکۆی ناکرێت شازی هەموو تیپەکان خەڵکیمە مشکلەکەی لەمە هەموو تیپێک لە چامپیۆنز لیگا دوو یاری گەورەکە دوو یاری گەورەکە بەرشەلۆن ئێستا ئێمە هجوومکەینە سەر بەرشەلۆن ئەم ساڵ دوو یاری گەورەی کردووە لە چامپیۆنز لیگا دووشی دۆڕانوە یاری چێلسی دۆڕانوە سێوی جاری پاریس سەن ژەرمانە دۆڕانوە دوو ئێوە نییە زۆر با ناقی بەرامبەر بە تیم نەگەینەمە چی وڵا ئیلا تۆ یاریکی ئەمەد نەکردو یاریکیەوەت کرد زۆر باشە پێشەن یاری نێوان هەردوویانەی دوات ئاستاڵ هەڵدەگرم بۆ کۆتا چکە قسەیەکی تایبەتی لەگەڵ محەممەدا هەیە کاتم کەماوە زۆر بە کورتی یاری نێوان پاریس سەن ژەرمان و لیڤەرپۆڵ پاریس زۆر ئامادەترە لیڤەرپۆڵ وەرزێکی ناجیگیر لەگەڵ ئارنی سلوت لە هەم لە پرێمەر لیگ و لە چامپیۆنز لیگ گشتە ئەندازێک بەڕێ ئەکا سەبارەت بە ئەو یاریە بڕۆم وایە پاریس ئەوەی کە خۆت وتت نزیکترە بەڵام ڕوودانی ئەنجامی دیکەش چاوەڕوان نەکراوەی کە ئێمە وەکوتم خوێندنەوەی بۆ ئەکەین و بەڵامەوە ڕوونادا تەبیعیە لەلایەن یانەی چۆپ و لیڤەرپۆڵەوە بێتە بەرهەم زانیت پێشەنگ هەندێک هۆکار هەیە بۆ نمونە ئێستا من دوور نەڕۆم جاری وایە لە قۆناغی کراندرەوە یەک حاڵەتی کارتێکی سوور یاخود بۆ نەحاڵی پێکانە ئیتاڵەکەی کاک محەممەد سەر نەخەو بۆ باستۆنی تەر نەکرا ئیتاڵیا ئەگەشتە مۆندیال من دڵنیە لە گۆڵەکەی بە فاوڵ لێ ئەمەشی تۆ تەماشاکەی چەندین وردەکاری نایمە باسی وردەکاریانە ناکەین باسی زایراکەین بۆ نمونە لە بێرناردۆ سێلڤا لە مانسەرسی تەر نەکرای ڕەنگە ئەنجامەکە تۆزێک نزیکتر بۆە ئەنجامی مانسەرسی لە ڕیال مەدرید ئەمانە هەمووی هۆکارن بۆیە ئەمانە هەمووی ڕۆڵ ئەبینێ لە قۆناغی کراندەری چامپیۆنز لیگ بە دیوەکەی کەیە ئەگەر ئەم وردەکاریانە لە یارەکە دەرکەین منیش بامان شێوەڵەن پاریس نزیکترە بەمجارە 50 نەکەم 70 بەسیەکەم
بەڵام من لە یاری لیڤەر و پاریسا بە دۆخیان دەربوونەوە قساکە من ێستشی لەسەر بە چاوەڕێ و تۆڵەیەم لیڤەرپوڵ محەممەد سەلاح من پێداگرم ناوە تازە لە دەست چوو من خەونی پارەوە شتێ بوو کۆتایە لەبەری محەممەد سەلاح بەربژێری یەکەمی باڵندۆر بوو کاتێک کە من پڕبەدڵ حەزمە کرد یعنی حەزمە کرد سەلاح باڵندۆر بەرێتوانێم لەبەری من هەندێکی سەرسەختی سەلاحم من جیاواز لامانم هەندێری میسی و ڕۆناڵدۆنی من هەندێری محەممەد سەلاح ئەیتر لە فیۆرنتیناوە وەریەگری لە چێلسی کە مۆرینۆ ناوێتی لەکوێ من ئیتر بە عەرەبوون یەڵی بە موسڵمان بووین من هەندێری محەممەد سەلاحم بۆیە لە دۆخی لیڤەر و پاریسان بە دۆخیان دەربوون قسەیەکەم ئینشاءالله لیڤەرپوڵ سەر باشە ئینشاءالله نابێت کاک محەممەد هەزار جا ئینشاءالله بەڵێ بە دۆخیان دەربوون باشە تەواو باشە بە دۆخیان محەممەد سەلاح ئەتوانێت بۆ نمونە بەڵێ ئەتوانێت سیوەی تۆزێکتر دوای ئەم تەوەرە کامەرەکە بەس بەسەر من و محەممەد تەوەری ئافاقی شەکەم پێدی بغێرە سەر من و بەس نامێت لە دۆخی شیکاریە قسەکەم چونکە بە شیکاری قسە ناگەم لەسەر لیڤەرپوڵ و پاریس سەن ژەرمان یعنی بۆچی بە شیکاری قسە ناگەیت کەسێکم یعنی حەز و خولیایەکەمێ بە شیکاری قسەی لەسەر ناگەم یعنی من هەموو یاریەکان پێداگیریەکە لە دۆڕانی ئیتالیا هاتوومەتە سەر شاشە بەدڵی خۆم قسەم کرۆ بەڵام بۆ لیڤەرپوڵ و پاریس سەن ژەرمان بە دیوی شیکاری قسە ناگەم بە داوای لێبوردن لە بینەرانی پێم من بە دۆخیان دەربوون لەسەر لیڤەرپوڵ و پاریس سەن ژەرمان قسەکەم و هیوان بە سەرکەوتنی لیڤەرپوڵ زۆر باشە ئەو کامێرێت خوا شتێکی تایبەتم لەگەڵ محەممەد هەیە محەممەد لە 28 یەکی 2026 ئەو کاتە هیچ جێگلانە بوو سەیریکە لە هیچ جێگلایی نەبووە لە 28 2026 نووسیوتە گۆران ئەم وەرزە ئارسیناڵەکەت کۆتایی چامپیۆنز لیگ دەکا ئەگەر بۆ مەرجەی ڕوبەڕووی تیپ ئینگلیزی نەبێتەوە ئەوەش تەواو باشە ئەوەش تەواو بوو ڕوبەڕووی تیپ ئینگلیزی نابێتەوە کەواتە بەو پێی تۆ بێ ئارسناڵ لیشمونا بڕێ یا ئەتلەتیکۆیە بە شەش تێپەڕێنێ ئێستا سووری پیرۆزە فیناڵی چامپیۆنز لیگ ئەڵڵی کاکە من پێش ڕێگە و پێش ڕێگە جیابوونەوە من تەنانەت لە هەفتەی سێمی چامپیۆنز لیگۆ خوێندنەوەم بۆ یاری واقعی ئەرسیناڵ وای پێوتوم و توێتی تۆ ئەتوانی جورئەت بەوە بکەی بڵێ ئەرسیناڵ یعنی من هەفتەی سێمی یاریەکان بۆ کەوتوم ئەرسیناڵ یاری کۆتایی چامپیۆنز لیگای بەڵامی تر ئەمە پێش ڕاکێشانی تیر و پشک و هەموو شتێکە کاک ئەمە پێش پشک و ڕێگە شتێکە کە دوای ڕێگەکەش ئاسان بوو ڕێگەکەش بۆ ئەرسیناڵ بۆی من ئاسان بۆ ئینگلیزیەکەشی تیالا بر بۆ ئەگەر ئەرسناڵ بەگاڵتە قسەم کێشێگەێنم بە لۆگۆ ئەرسناڵەوە لە پێشکەشی نا لە گفتگوی دەرەوە یاریگای خوین ئەگەر چی بکە ئەگەر فیناڵی کرد ئەگەر بگاتە فیناڵ بەڵێ بەڵێ بۆ بڕواد نییە بۆ قسەی محەممەد بۆ بڕواد نەنا بەخوا بەجددی بڕواد نییە من بڕوام وانە ئەتلەتیکۆیا بەرشەلۆنە تێپەڕێ ئارسناڵ بەڵێ دە من بڕوام وایە تێپەڕۆی شەڵا ڕوو لە دەم خۆی ساز بۆ محەممەد ئیبراهیم ساز و پێشە غەفور ساز و ئاوکارانم خۆشەویستان هەفتەی داهاتوو خوای گەورە تەمەنیە دێنەوە خزمەت خواتان لەگەڵ